بەڵازان و خۆشەویستانمان لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە گرنگترین ئەو میکانیزمانە دەکەین بۆ دروستکردنی باخێکی نمونەیی و بزانین گرنگترین ڕۆژشۆنەکان چین، چۆن جوتیارێک بتوانێت لە باخەکەیدا لەو شوێنەی کە دەیەوێت باخێک دروستکە ڕەچایی چی بکات و خاک و ئەو ماوادانەی کە پێویستن بۆ باخداری چین، یاخود ئەو کەشوهەوای کە لەو ناوچەیەدا هەیە بۆ جۆری نەمامەکان تا چەند دەبێت ڕەچای ئەو بکرێت کە گونجاو بووی کە باخێکی پڕ بەرهەم بێتە ئارا. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک فایق محەممەد شارەزای بواری باخداری و ئەندازیاری کشت و کاڵی. کاک فایقیان زۆر بەخێر بێن. زۆر سوپاس سوپاسان بەخێر بێ سەرچاوە بۆ بەڕێست. کاک فایقەوە دەست پێ بکەین کەسێک بێ باخێک دروست بکات لە شوێنێکە دەزانی زۆرێک گەن لە سیتەکە لە شوێنێکە شار باشێرە دەیەوێت باخێک بنیادە پێویستە لە بیدایەتە ڕەچایی چی بکات. خۆی ئەگەر هاوڵاتیەک بڵین پارچەیەک زەوی هەبێ بڵین بەنیاز بێبی کا بە باخ باشتر وایە قەرار بە ئیکا بە چ جۆرە دارێک بۆ من ئەگەر کردی بە مێو بزانێ مێو چی پێویستە لە ئەو شوێنەی کە ئەوێ بە ئەخێتیا بنیاد منێ یاگەر بۆ منە کردی بە زەیتون خۆتان نەزانین تەحملی شوێنی زۆر سارد ناکە ئەبێ مراعاتی ئەوە بکە ئەو شوێنانە کە زۆر ساردن و یانەکو مستەوای لە ڕووی ئاستی دەریاوە زۆر بەرزە نابێ بکرێ بە زەیتون بۆ نمونە یان ئەگەر ویست و بیکەی بە نەوەت حەجەریەکان عادەتەن پێوترێ قەیسی و قۆخۆوانە پێوتێ نەوەت حەجەری هەنێ شوێنە ناکرێت نابێ بکرێت بە باخ ئەگەر مستەوای ئاوی ژێرزەوی بەرز بێ ئەمانە ئەبێ ئەو براجوتیارە کە بیەوە باخێکی نمونەی دروست بکە ئەبێ ڕچای ئەمانە بکە یەکەم شتێک کە پارچە زەویەکەی هەبوو قەرار با چ جۆرە دارێکەکە ئەنجا هەوڵ بدا بزانێ ئەو دارە یعنی چی زەرری لێدا بۆ من ئەگەر دابەزینی پلەی گەرما بوو شوێنەکە سارد بوو نابێ بیکا بۆ جۆرە دارە ئەگەر مستەوای ئاوی ژێرزەوی بەرز بوو نابێ بیکابەوە بۆ نمونە زەیتون ئەگەر مستەوای سەتحی بەحر لە 1000 متر بەرزتر بێ لە ئاسی دەریاوە بەرەگرێ بەرز بەرێکی اقتصادی ناگریان ئەتوانین بڵێن زۆر بەکەمی ئەمانە زۆر زەڕورم بکرێت ڕچاو بکرێ پێشەوەی قەرار بە ئیکا بە چ جۆرە دارێک کاتە پێشەوەی کە جۆری خاکە لە پێش چاو بگیرە بێت کەشوهەوای چواردەوەیەکە لە پێش مراعاتی ئەو شتانە بکرێ ئیتر پاش ئەوەش ئەگەر بڵین بتەوێت ئەوەی تر تۆ یەکێک لەوانە باشتر وایە فەحسی توربە بکەی ئەگەر دارەکە و ئاویست بۆ نمونە ڕزەدەیم نەبێ حساباتی ئاو کردی بێ ئاوی ژێرزەوی زامنە ئەو شوێنە ئەمانە ژێرزەوی بوو کاک بۆ ئەودان مابەسمەوە بۆ ئەودان بەیانی تۆ بۆ نمونە باخێکەکەی بە ڕوبەری 20 دۆنم یا 15 دۆنم یا 10 دۆنم دوای کە ئاوی ژێرزەمیەکە و مەزمون نەبوو لە 300 متر و 400 متر ئاو نەبێ یعنی باخە وردە بەرەو پوکانەوە چێتەوە زانێت تاقیکردنەوەی هەیە قسەکرێن ئێستش خۆشبەختانە ئەژیزە و شت هەیە ئەڵێ لە قوڵای ئەوە ئاوەدا بڵین نسبەی ئاوەکە ئینجونیوەکە دەیاد و ئینجاوەدا ئاوەکەی شیاوە بۆ ئاودانی دار و درەخت یا بۆ خواردنەوە یا شیاو نییە چکۆ خۆتان زان هەن ئاوی درەختیش نابێن ڕێژەی خوێی زۆر بەرز بێ. باشە کاک فایق جۆری خاک کە جوتیارێک بێوێت بۆ منە لە دەشتی شارۆزیان لە شوێنێکی دیکە بێت باخێک بنیاد بنێ ئایا هیچ پشکنینێک هەیە کە بۆ جۆری خاکە بکرێ بزانێ بۆ چ نەمامێک و چ ڕووەکێک گونجاوە؟ خۆی جۆری خاکەکە وەکو پشکنین تایبەت نەکراوە بڵین ئەم جۆرە خاکە بۆ دارە ئەبێ بڵین بە تایبەتی بەڵام تۆ جۆری خاکەکەت فحوساتمان هەیە ئەکرێ ئێستا لە خۆشبەختانە بزانی ئەو خاکە لە چی پێکاتووە بۆی بزانی نەقسی پۆتاسیۆمیە نایترۆجینی هەیە کالیسیۆمی هەیە ئەناسری بچووکەکان بڵین زینک و بۆرۆنی هەیە مۆلبیدیۆمی هەیە بۆی یعنی سەرەتاکە بێ بزانی ئەم خاکە و پێکاتەکەی چییە. ڕاست کاک جۆری نەمامەکان لەگەڵ کەشوهەوای ناوچەیە بۆ ناوچەی کە چۆن ئەگۆڕێ ئێوە شارەزایتان هەبێ بۆ منە دەوروبەری سلێمانی بۆ نمونە تا ئێستا دیاری کراوە مەسەڵەن خاکەکەی کەشوهەواکەی بۆ جۆرە ئەم نەمامە بۆ ئەم بەروبوومە گونجاو بێت و خەڵکی سوودی لێبینی بێت خۆی بەهۆی ئەم گۆڕانکاریانەی لە کەشوها ڕوویاوە لە ڕاستیا گۆڕانکاریێکی عالەمی ڕوویاوە تقریبا نتوانین بەهۆی ئەو گۆڕانکاریەوە شتێک گۆڕانکاری ڕوویاوە بۆ نمونێ سا جاران ئێمەمانتوانی لە سیتە کۆمانە شاگوێز بنێژین بەڵام لە ئێستادا بۆی ئەم گۆڕانکاریانەوە لەوانێ بڵم لە باسنێشە تۆزە زەحمەتە ئێستا گوێز بنێژرێ بەڵام بە عام نەمامەکانی کە بوونی گەرماوە بۆی ئەو گۆڕانکاریەوە بۆی گەرماوە بڵێ یعنی لە هاوینە نەپلەی گەرمی زۆر بەرزە بێتەوە یعنی زۆر جار ئەبێتەوەی نەخۆشی و ڕووی سەرۆی سووتێنێ نەخۆشێک لێدا پێڵن لەفحە ینی
بەشی سەرۆی ئەسووتێنێ بەڵام بۆ دارەکانی کە بۆ نمونە لە شارە زۆرە ئێمە ئەگە شوێنێک بێت نزیک دەریا بێ شوێنێکی وێ مستەوای ئاوی ژێرزەوی زۆر بەرز بێ بۆ نمونە ناتوانین بیکەین بە زەیتون چونکە دۆش تووشی نەخۆشی ڤێرتسلیمێکە لە داهاتووە ئەگەر مستەوای ئاوی ژێرزەوی بەرز بێ بۆ نمونە شوێنێکی وەک سەیساق لەو بەینەی سەیساقێک کە نزیک بەحرەکە بێتەوە یان ناتوانین بیکەی بە نەوەت حەجەری چونکە تووشی تەسەموغاتیەکە یا ناتوانانی عفو بیکەی بە فستق ئاوی ژێرزەوی بەرز بوو یعنی بۆ نمونە بارانێکی بەخۆرباری با تەمەنی دارەکەش 15 ساڵ 20 ساڵ بێ ئەگەر ئەو لە بنیاوەستا یەکسەر ئێخنکێنەوە لە دەوروبەری هەڵەبجە زەیتون هەیە بەڵێ ینی بەسە بەروبمێکی باشی هەیە بۆچی ئەگەڕێتەوە ینی ئەوە بەروبوومی باخ یەکێک لەو هۆکارانەی کە بەروبووم ئەگە بتوێ باش بێ باشتر وایە یعنی عملیاتی زەراعی لە کاتی خۆیان بکرێ بۆ نمونە ساڵانێک بەلانی کەمە دووجار بکێڵێرێ لە کاتی خۆیان بۆ نمونە ئاودان لە کاتی خۆیان بکرێت لە کاتێکە پێویستە بەپێی تەمەنی دارەکەش ئەو دارە چەنی پێویست بە ئاوە خۆتن زانی احتیاجاتی مایی دارێکەوە بۆ دارێکەکە گۆڕێ لە تەمەنی دارێک و بۆ تەمەنی دارێکە گۆڕێ من بەڕێز باخێکی زەیتون و هەیە بۆ نمونە تەمەنەکەی 5 ساڵە احتیاجاتێکی مایی بەو شێوەیە نییە من دارێکی زەیتون مێ تەمەنی 20 ساڵە 25 ساڵە ئەمە من ئەبێ ئاودانی زیاتری بکەم نسبەی ئاوەکەی زیاتر بێ باشە کاکفایق ئامادەکاری خاکێک پێش ئەوەی کە نەمامەکەی بچەندرێت پێویستە جوتیارەکە چی بکات ئایا کێڵانی پێویستە یاخود ئەوەی کە خاکە شێدار بکرێت پێویستە چ هەنگاوێ بگرێتە بەر پێش ئەوەی کە نەمامێک لە باخێکدا بچەندرێت لە ڕاستیە ئەو زەوی کە ئەکرێت بتێوە بیکەی بە باق باشتر وایە دوو کێڵانی بەلانی کەمە دوو کێڵانی قوڵی بۆ بکرێ بە شێوەی زایت بڵێن وەکو ئەو تەپڵەکە جارێکیان بەم ئارەستەی کێڵی جارێکیش بۆ ئارەستەیە قوڵی ئەو ستونی ئاسۆیی بەڵێ ستونی ئاسۆیی فەرقی لەگەڵم کێڵانەی خۆمان کە تۆوی پێوەکەین ئەبێ ئەو قوڵیە بەلانی کەم ئەو کێڵانە 50 سانتین 6 سانتین زەویەکە شی بکاتەوە بۆی ئەو تەبەقەی کە ساڵانێکی زۆرە ئەو زەوێ بەو شێوێنێکی لاوە ڕق بووە شی بکاتەوە و ئەو نەمامە بچووکەی کە تێ ئەنێژرێ ڕێگەکە بە سەریعە گەشەی تیا بۆ هەموو جۆرە نەمامێک پێویستە سانتیم باشتر وایە تا قوڵ بێ باشترە تا قوڵ بێ باشترە هەنگاوەکانی دواتر چێکە بیگرێت هەنگاوەکانی دواتری ئەوەی تر تۆ کە باخەکە کرد خۆ زانی تەختیتی باخەکرێت تەختیتی باخش یەکێک لەو تەختیتانە ئەوەیە بە پێی جۆری دارەکان مەسافات بەجێڵی لە بینە مەسافاتی بینی دارێ بۆ دارێک چەنێک بێ بۆنی منێ مەزانین لە قۆخ و قەیسی و هەنجیر و ئەمانە 4 بە 4ەکەین بەڵام لە زەیتونە نابێت لە 5 بە 5 بە پێ سنفەکە کەمتر بێ لە گوێزا بۆ نمونە ئەچێ بۆ 7 مەتر هەنێ جاریش ئەچێ بۆ 10 مەتر یعنی بە پێی سنفی گوێسەکە باشە دەکرێت چ جۆرە نەمامێک لەگەڵ نەمامێکی دیکەدا تێکەڵ بکرێت بۆ نمونە لەوانێ هەنێک جوتیار لە بینی دارەکاندایە لە بینی نەمامێک بۆ نەمامێکی دیکە نەمامێکی دیکە بچێنن ئەمە گونجاوە لە ڕووی زانستیەوە خۆی لە ڕووی زانستیەوە لە هەنێ دارە ئەو نەمامە ئەو باخەی کە دروستەکرێ بۆ نمونە دوای 4-5 ساڵیەتە بەرەوە تۆ توانی بۆ نمونە ئەو بەینانەی بکەی بە شتێک بۆی ئەو 4-5 ساڵە استفادەیەک لە زەویەکە بکەیت بۆ نمونە زەیتون خۆمان نەزانین دوای 30 ساڵ یەتەبەر بەڵام بەری اقتصادی دوای 7 ساڵ یەتەبەر ئێوە فەلاحەت 7 ساڵ خزمەتی ئەو باخە زەیتونەکە خۆ ئەگە بینەکەی بکە بە شتێک هیچ کێشەیەکی نابیانی لە ڕاستی بکە شتێک بۆی سوودە ببینە لە ماوەی 7 ساڵ تا زەیتونەکە یەتەبەرێکی ئابووری کاکفای لە بیدایەتی دروستکردنی باخە ینی ئەبێت تا چەند بەدەم ئەم باخەیەوە بێ ئیهمالی نەکات بەردەوام ئاگەی لێبێت لە سەرەتای دروستکردنی باخەکەیدا یەکێک لەو کێشانەی تووشی لەەن جوتیاری ئێمە زۆر هینە بێ باخ کە ناشتێ ئەو نەمامە سەرەتا تا 3 ساڵ ئەبێ هەڵپاچینی تەربیە بۆ بکرێ بۆ نمونە ئەگەر زەیتون بێ ئەگەر قۆخ بێ ئەگەر قەیسی بێ ئەگەر هەنجیر بێ تا 3 ساڵێک ئەبێ تۆ خزمەتی بکە یعنی تاوکو بزانی چۆن تەربیە دەی خۆمان نەزانی سا بۆ نمونە زەیتون ڕووی خارجەکەی زیاتر بەرەگرێ کە ڕووی خارجەکەی بەریگر تۆ بێ تەریقەیەکەی پێڵن تەریقەی کە ئەسی ینی ئاوە بڵێن کراوە بێ ئەو زەیتونە بۆی ڕووناکیێکی باش بچێتە ناوە تەوێکی باش بکە بە دوور بێت لە داهاتوە کە گەورە بوو لە نەخۆشی باشە کاکفایق سیستەمی ئاودێری تا چەندێک گرنگە کە هەنێک سیستەم هەیە دڵۆپاندنە یان هەنێک شێوازی دیکە هەیە دەگیرێتە بەر ئایا ئەم سیستەمانە بەپێی جۆری درەختەکان گۆڕانکاری بەسەردایە یاخود هەموو نەمامێک و هەموو جۆرە باخی دەکرێت بە یەک سیستەم ئاو بدرێت خۆی باشترین سیستەم بڵێن سیستەمی ئەم سیستەمی خۆمان کە پێڵن سوۆندەی لە کورد عەرەبی پێڵە تەنقید باشترین سیستەمە بەڵام باشتر وایە سۆندەکان 20 میلیم بێ نەک 6 میلیم چووکانێ لە بەراجوتیارەکان تێبینیەکەن
600 ملیم بەکارێنە 600 ملیمیش نەمامەکان تێراو ناکات کە گەورە بوو بەڕاستی لەوانەیە لە ساڵ یەکەم و دووەمە تا حدێک تێراوی بکە بەڵام کە دارەکە گەورە بوو ئەبێ ئەو سۆندانەی بگۆڕێ باشتر وایە 20 ملیم بێ ئەگەر دارەکەش گەورە بوو ئەتوانێت بۆن من ئەو سۆندەیە قوسێک بە دەوری دارەکە لێ باو چەند سێ منەقیتەی لێ با بڵێ بۆی ڕێژەی ئاوەکە زیاتر بە دارەکە منەقیتێکیش لە ساعتێکە تقریبان 8 لیتر ئاوەدا تۆگەر کردێ بە سێ منەقیتە یعنی 24 لیتریاوەتێ لە ماوەی ساعتێکە ئەگەر دارەکە گەورەتریش بووە توانێت عەدەدەکە زیاد کرد و باسنەکە گەورەتر کرد هەنێک جوتیار هەیە لەوانەیە شێوازی دیکە بگرێتە بەر و ڕێژەی ئاودانەکەی زیاتر بێت ئەمە زەرەری چۆن لە دارەکە ئەدادواتە ئەو زیانانەی کە لە کاتی ئاودانێکی زۆرا بەر نەمامەکان ئەکەوێت چین خۆی یەکێک لەو ئینانە باشتر وایە یعنی لە کاتی ئاودانە ئەو بەرقەدی دار نەکەوێ یعنی ئەو کە حوزێکی بۆ دروستەکرێ دارەکە بڵێن بەپێی تەمەنەکەی گڵێک بدرێتەوە بە دەوروبەری قەدی دارەکە بۆی لە کاتی ئاودانەکە بەر قەتی دارەکە نەکەوێت بۆی بە دووربێن لە نەخۆشی ئەمە یەکێک لەوانەیە یەکێک لەوانەیە زۆر جاریش تێمی منکرد تا ئێستش لە هەنێ شوێنە بە جۆگە ئاوادرێ ئەم جۆگەی چەند زەرێکی یەکێک لەوانە گژوگیایکی زۆر و بۆ دروستەکات چکە تۆ لە دارێک و بۆ دارێک جاری وایە 5 مترە لەم 5 مترە تۆ تێپەڕێنی بە جۆگە ئەیبەی لە یعنی ئەو مەسافەیەش بۆ کا بە گژوگیا یەکێک لەوانش ئاوێکی زۆر و بۆ بەفی ڕۆژی لەبەرەوە باشتر وایە بە تەنقی داو بدرێ باخ بەسمان لە ئەوە نەکرد جنابتان ئەتوە لە بۆ باغداری ئەوان لە وەزارەتنی کشت و کاڵ بەڕێبەتی کشت و کاڵ پێویستی بە ڕێشوێنی ئیداری هەیە کەسێک کە بێ باخی دروستە لەو ناوچەی خۆیان پێم وایە دەبێت کۆمەڵی ڕێشن بگرێتە بەروایە ئەو کەسەی کە ئەگەر بیاوێت لە ڕێی بڵێن مۆڵەتی باخەوە بیکا بڵێن مۆڵەتی بۆ دەرکات لەگەڵ ئەوەی کە باخەی بنیاد بنیە چەند ڕێوشوێنێکەیە بڵین ئەگەر لە دەشتا بێ نابێت لە 5 دۆنم کەمتر بێ ئەگەر لە ناوچەی شاخاویش بێت لە دۆنمونی وێک نابێت کەمتر بێ ئەمە بڵێ ئەنجاوکو چەند ڕێو شوێنێکی تری شێ بڵین نابێت شوێنەکە شوێنی گەشت و گوزار بێ نابێت شوێنێک بێ کە نزیک بێت لە نەوت و شتی وا بڵین لە ژێر ڕەزامەندی و کارەبا و ڕەزامەندی کە تاوەری کارەبای پیاتێپەر نەبوو بێ بڵین شوێنەوار نەبوو بێ شوێنەکە ئەم بێت ڕەزامەندی ئەم شوێنانە بێنێت بەڕاستی بۆ نە کەسێکە لەم دەوروبەری سیتەک و شار باشدڕواناگەر باخێکی بێم شتانی پێویستە هەمووش لە هەموو شوێنێکە لە سنووری لە زاخۆ تاوکو و کەلار پێویستە یعنی ئەمە ڕێنماییە بڵێ هەر کەسۆ ناتوانێت بۆ نا ئەوانەی سیتە هەمووی ینی باخۆڵەن کاکەوانە باخنین ینی ئەوە هەمووی دۆنمە هەمووی 1000 متر و 1200 مترۆوانەیە حەدی اقتصادی باخ ینی لە منطقەی شاخاوێ لە دۆنمونی و نابێ کەمتر بێ لە دەشتی شابێ 5 دۆنم بێ یعنی کە ئەو کەسە بێوێ ئین کات بێوێ سوودێ ببینێ جا باشتریش وایە لە برازجووتیارەکان یعنی ئەگەر باخێکی بنیادنا یەک جۆر بنیاد بنێ یعنی ئەگە پیاوی بەڕێزێک 2 دۆنم زەوی یا 3 دۆنمیە 4 دۆنمیە نەچێت چەند جۆرە دارێکی تیابنێژێ و هەم سەر لە خۆشی تێکەدا و هەم هەر دارێکیش پێداویستێکی تایبەتی هەیە بێ بۆ باخەکە ئەو بۆ شازە خۆی وەکو ئێمە وەکو مۆڵەت کێشەمان نییە بەڵام وەکوەوەی بانی بۆ نمونە هەنارێکی من لێدا قۆخەکەی من لێدا بۆ نمونە لەولاوە زەیتونی کەمتر من لێدا یعنی ئەمانە هەر دارێکیان کە تووشی مەجموعی نەخۆشیە بێ ئەو دارەکەی کەی توش نابێ ئەم هەر فریاکە بچێت دەرمانی بۆ پرۆشتی بۆ پرۆ بێتەوە بەڵام ئەگەر یەک جۆردار بێ هەم تەخەسوسێکی تیاپەیاکە وەک چۆن کەسێک ڕێزە دەیمێکی یان باخێکی مێوی هەیە تەخصصێک لێ پەیاکە چۆن ئەیبڕێ چۆنیش خزمەتیەکە بەڵام ئەگەر چەند جۆرێکیش بێت تۆزە قورسە بێت لە ڕووی مەسرەفەوە بووی باشە کەفاق هەر لەسەر بابەتی ئاودان و ئاودێریەکەی ئایا هەموو جۆرە نەمامێک بەپێی جۆری نەمامەکە دەگۆڕێت کاتی ئاودانەکی بەیانی بێت یاخود بۆی منە دەم و ئێوارە بەیانی وەڕوان بەیان بۆ هەموو نەمامێک کاتێکی گونجاو هەیە کە دەکرێت لەو کاتەیە ئاو بدرێت خۆی لەو کاتانەی کە گەرمایە بڵین مانگی حوتوەشت ئێمە زانین لە باخە 3 مانگ زۆر زەرورە بۆ ئاودان مانگی 7 و 8 و 9 زۆر زەرورە بۆ ئاودان لەو کاتەش خۆمان نزانین لە وڵاتی ئێمە پلەی گەرمی زۆر بەرزە بێتەوە باشتر وایە یانەکو بە شەو ئاویبا یعنی لە دوای مەغریبەوە یانەکو نوێژی بەیانی پێشەوەی هەتاوەڵکەوێ ئاویبا ئەنی باشترین کاتە ناڵێن لە کاتەکانی کانابێ بڵێن بەڵام باشترین کات ئەو کاتانەیە باشە کاکفایق بە بینە سەر شێوازی هەڵپاچینی نەمامەکان شێوازی هەڵپاچینەکان بە پێی نەمامەکان دەکرێت هەموو ساڵێک یاخود لە ساڵێکە چەند جار دەکرێت نەمام هەڵپاچینی بۆ ئەنجام بدرێت
خۆی نەمان بۆ نەمان فەرقەکە بۆ شێوازی هەڵپاچین بۆ نمونە باخی حمزیات بڵین ئێمە گەر کەسێک باخێکی پرتەقاڵ و نارنجۆمانەیە بێ کەمترین هەڵپاچینیەوێ ئەگەر لە سەرەتا ینی هەڵپاچینی هەر لە سەرەتاوە کە نەمامەکەی سەرەتا ناشتووە هەڵپاچینێکی زانستی بۆ کردبێ یا باخی زەیتون ئەگەر لە سەرەتاوە هەڵپاچینێکی زانستی بۆ بکرێت لە ئەخیرە یعنی شتێکی خەفیفی بۆەکەی ساڵانە ئەگەڕێ بە دەوری بەری ئەگە فەرعێک نەخۆش بێ ئەگەر فەرعێک شکا بێتەوە ئەگە فەرعێک زۆر قەرەباڵقی دروست کرد بێ ینی شتێکی خەفیفەیە بەڵام بۆ نمونە مێ و هەموو ساڵی هەڵپاچینێکی زانستی متەکامیل لێوێ بەپێ ئەو سنفە لە چ وەرزێکدا زیاتر هەڵپاچین ئەنجامەدرێت باشتر وایە یعنی ئەگە زانی ساڵەکە زۆر ساردە لە مانگی دوو بە دوینیکەی هەڵی پاچی باشە چکە بۆ هەیە ئەو موجە سەرمایی کەیت تۆ قەرەباڵقەیەکی تایە کە هەڵی نەپاچیوە تاسیری لێ بکە کەمتر وشکیکە بەڵام ئەگەر بێت و لە مانگی 12 دوای گڵای وەران و هەڵپاچینی بۆ بکەیت و دوای سێرەکە موجێکی سەرمای زۆر قورسیت دەرەجە حرارە زۆر دابەزێ سەرێکی زۆر بێ و فەرعانەی کە بەرەگرن تۆ چاوەڕانی بەربگرن وشکیەکە. کاک فایق لە ناوچە شاخەوەیەکاندا بە مەبەستی دروستکردنی زەویەکی کشت و کاڵی ینی باغداری نەبێ ئەکرێ ئەم کەسە بتوانێت زەویەک بنیانێ بۆ کشت و کاڵ ئەبێ ڕەچایی چی بکە ئەگەر کشت و کاڵی تێ بکە بۆ من لە زەویەکی فراوانی هەیە لە قەتپاڵی شاخێکە لە شوێنەکە مەرجین لە پێدەشتەکانە بێ لە ناوچە گەرمیانەکانە بێ مەقسەدم ئالەوەیە خۆی ئەگەر بڵێن قەتپاڵی شاخوشت پێ باشتر وایە ئەو زەوێ بۆ نمونە پارچە پارچەی بکات چکە لەوانەیە نەکێڵڕێ بە تراکتۆر بە ئاسانی باشتر وایە بیکە بە مەساتە بڵێن ینی سەکووە بڵین بە مەراحیل بیکە بە چەند مەستەبەیەک بۆی عملیاتی خدمەی زەراعیەکەی لە داهاتوە بە ئاسانتر بێ ئەگەر ویستی بیکا بە باخ ئەگەر قەتپاڵ بێ بڵێ بەڵێ باشە کاک فایق جوتیارەکانمان هەند هۆشیاریان هەیە کە هەڵپاچینەکان و بەخێوکردنی نەمامەکان و باخەکانیان بە شێوەیەکی زانستی بێت خۆی ئەو جوتیارەی ئەگەر ئەتیمات بکاتە سەر باخەکەی بۆی ڕەفاهەتی خۆی نەیکردبێ پێم وایە زۆرێک لەو برە جوتیارانە شارەزان لە بواری بڕینی دارەکانیانە چکە وەکو هینێک سەیرەکە وەکو داهاتێک سەیرەکە پشتی پێ ئەبەسێت چاوی لەوەیە بۆ نمونە مەبلەخێکی دەستکرد ساڵانە لە ڕێباخەوە بەڵام هەی شێتی باخێکی هەیە بڵێن بۆ نمونە دۆنمێکە یا دۆنمەکەمترە بۆ خۆشگوزارانی خۆی کردو هەست ناکەم زۆر محتەمێ بە بڕین و بە بازێشتی ئەو نەخۆشیانە چین کە دووچاری باغ دەبێتەوە بەشێکی لە ناوچەکانی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێوە تەجروبەتان کردبێت وەڵا خۆی لە وڵاتی ئێمە نەخۆشی زۆر هەیە بەڕاستی عادەتەن لە دارێکشەوە بۆ دارێکی کە گۆڕێ بڵین بەڵام میسا بۆ نمونە لە مێوە زیاتر نەخۆشی فتریات زۆر زەرە لە باخی مێوەدا بۆ نمونە لە هەنجیرە ئێمە کرمێکمان هەیە لە مانگی هەشتا دەرەکە خۆم دەمانەزانین لە سنووری ئێمە تقریباً لە سەرەتای هەشت هەنجیر پیاگە ئیتر لە 15 هەشتوانەوە لە یەکی نوە فەلا حوالی لیاڵەسی ئەوانەی بەتایبەت سنووری دۆڵەڕ ڕوو دەڵێن کرمی هەنجیرمان هەیە ئەیا لە قەدی دارەکەی یان چۆن کرمەکەی تر حەشەرەکەی دەرەکەوێت لە مانگی 5 و 6وانە ئیتر وردەوردە و گەرە ئەچێتە ناو هەنجیرەکە و گەرادانە ئیتر ئەو گەرایش ماوەیەکی وێت تا فەقسە بێ دوایەوە من تۆ کە هەنجیرەکە کە نووسەکەن کرمیکی باریکی ئەوە شێوە شەکەری تایە بڵێ بەرهەمەکەشی جوان نابێت بەرهەمەکەشی جوان نابێت زۆر جاژێتت چییە ئیتر فەلاحەکە چۆن بڵێ ماڵوێرانە بێت چکە چاوی لە بەرهەمی هەنجیرەکەیە لەبەرەوە باشتر وایە بۆ نمونەگە کەسێک باخی هەنجیری هەبوو چاوەڕوانی ئەوە نەکا کە نەخۆشیەکەی کرمەکە لێ باشتر وایە لە مانگی 5ەوە کە هەنجیرەکەی بەقەدن کە هەڵماتێک لیا و دەرمانی حەشەری بکە یان باشترین وایە لە هەموو خاوەن باخێک ئێمە تەڵەی حەشەراتمانەیە تەڵەیەکی حەشەراتمانەیە تقریباً ئەوەنێ لە ناو باخەکانی هەڵی واسێ بەقەت دارێکەوە بەر لە ناو ڕاست باکەیە لە گۆشەیەەکە ئیتر کە تۆ ڕۆژانە سەردانی باکەتکە یا چەند ڕۆژدارێک سەری تەڵەکەتەکە ئەو حەشەرێک کە بینی لە نایەتی ینی وجودی هێن ناو باکەتە ئەمە پێتەڵێ کە دەرمان بشێنە ئەو دەرمانانی کە بۆ ئەو حەشەرات و زیندەوەرانە بەکاردێنرێت بۆ قڕکردنیان لە چ وەرزێکدا و لە چ کاتێکدا زیاتر دەکرێت ئەم جۆرە دەرمانانە بەکار بهێنرێت خۆی بەڕاستی تا زۆر زەڕور نەبی من لەگەڵوانیم دەرمان کرێت چکۆی خۆ زانی دەرمانی زەرەر لە ئەوانەدا کە بەتایبەت هەنگوشت زۆر زەرەری لێدا جگە لەوەش بۆی تەندروستی خۆمان باش نییە بە جگە لەوە ژینگە پیسەکە بەڵام تێک کە گەشتە حاڵەتێکی حریج لە ئەوەی زانی نسبەکە زۆر تاوا زەرەری زۆر لێدا مەجبوری دەرمان بڕشێنی باشتر وایە لە کاتی ڕەشەبان نەبێ بۆ نمونە
ئەو کەسە کە مامۆشتی کردبێ عینەکی کردبێ بەەوە نمونە شتێکی ئەگەرمین بە کەمامێکی باشی هەبێ جۆری کەمانگە دەستکێشی لە دەسابێ یعنی ئەگە کردی ینی کاتێکی بێ ڕەشە باش نەبێتتر بانیان زوش بیکە باشتر. جاکە فاق بۆ ئەو گیایی کە لە بینی نەمامەکاندا دروست ئەبێت هەندێک جوتیار هەیە دەرمان دەڕێژێت بۆ ئەو گیا بۆ ئەوەی لە ناو بچێت ئایا ئەمە بە شێوازێکی زانستی تەندروستە یاخود دەبێت بە جیاز ئەم گیا هەڵکەندرێت؟ وەڵی من وەکو پێشتریش وتمۆ زۆر لەگەڵ دەرمانانی باشتر وایە کێڵانێکی خەفیفی بۆ بکرێ باخ وەکو شوێنی کەنی بڵێن وەکو گەنم و جۆ ئەوانە کێڵانی ناو باق عادەتەن 8 سانتین تا 10 سانتینە قوڵیە ئیتر ئەگەر بۆ نمونە بکێڵێرە باشترە ئیتر خۆشبەختانیش ساممەکیە بچووکانە هاتووە بە دەستی شخصێک دەستیەکان و ئەتوانێت دایرمەداری دەوری باخکەشی ئەو دەوری ئەو دارە بە جوان پاکاتەوە یعنی زۆر بە ئاسانی بەڵام هەوڵ با قەتی دارەکە بریندار نەبێت ئەومەکینەی کرد ئەو کەرەستە سەرەکیانەی کە جوتیارێک پێویستێتی بە ئەوی باخێکی هەبێت یاخود کە باخێکی هەیە پێویستە ئەو ئامێرانی هەبێت چ ئامێرێک زۆر سەرەکیە کە پێویستە هەموو جوتیارێک هەیە وڵا کەرەستەوەی بەپی باخەکە گۆڕێتەوە من باخێکمێ 20 دووەنمە بێت تراکتۆرێکم لە ساڵساوی بەس بە ڕێزێک 2 دووەنمیە ناتوانێت خۆ بڕات تراکتۆرێکی وە بکڕێ بۆ منیا 3 دووەنمیە 4 دووەنمی تراکتۆری خاص لە بەرەوە بکڕێ بەڵام باشتر وایە ئەو کەرەستانە بۆ نمونە مەقەسێکی تایبەتی هەبێ مشاری تایبەتی هەبێ بۆ نمونە بێڵ و خاکەناسی تایبەتی هەبێ ئەگەر باخەکە بچووک و کۆڵە پشتێکی هەبێ ئەم 500 لیتری تا 20 لیتریانە ئەگەر باخەکە گەورە بوو ئەم هۆڵدەرە گەورانە هەیە 100 لیتری منێ 200 لیتری منێ کە سوێندەکەی 6 متر بە ئاج دایرمەداری خۆیان سوڕێتەوە ئەگەر باخەکە گەورە بوو پێویستەکە ئەوانەی هەبێ. بەڵێ کاک چەند ساڵێکە خەڵکێکی زۆر گلەی ئەوە دەکات بەتایبەت و بەرومانی کە لە دەرەوە دێنای بەدەل جیاواز لەم بابەتە چەند پێوەستی شە بە دروستکردنی باخ و بەروبوومی باخەوە تام و چێژی ئەو میوەی جاران وەکو خۆی نەماوە تامێکی تری هەیە جۆرێکە ینی لەزەتێکی وای نییە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە کەسێکیش کە باخێکی دروست کرد چی بکە بۆی کە ئەو میوەی ئەو بەروبوومیکەیەتی تام و چێژێکی تایبەت سینی ئەو میوەی هەبێت خۆی تام و چێژی میوە چەند هۆکارێک دەورە بینێ یەکێ لەوانە سنف دەورە بینێ لە تاما هەنێ سنف هەیە بۆ خۆی تامیان خۆشە لە ڕاستە لە میوەکانە یەکێک لەو هۆکارانش زۆر بەکارێنانی سەمادە تۆ کە زۆر سەمات بەکارێنی بۆ نمونە جگە لە میوەش بۆ نمونە بەڕێزی شووتیەکە ئێمە زۆر جا کێشەی شووتیمانەیە تامینیە ینی کە سەماتەکە زۆریە ئەو شووتیە بە سەرعی گەورە بێت کە بە سەرعیش گەورە بوو فریا ناکەوێت ئەو شەکرانە بە پێی پێویستی خۆی ستاندارد دروستی بکە شەکرەکان کە دروستیشی نەکرد من و تۆ کەیکڕین ڕەنگێکی جوانی بەس کە خۆی سیرەکەی تامینیە یانەکو لە میوەشە هەروەکی تر یعنی کە سەماتەکە زۆریایە هەستەکەی میوەیەکی زۆر جوانە ڕەونەقێکی جوانی هەیە حەزمێکی جوانی هەیە بەڵام کەی خۆی تامینی ئەم سەمادە بۆ چییە زوو خێرا گەشەکردنیەتی یا بۆچی زۆری ئەیەنێ سەمادەکە زۆریێنێ بۆی جوان بێ بۆی خۆفرۆش بێ بۆی جوان بێ بۆی بەرێکی جوانی بێ بۆی خۆفرۆش بێ بۆی بۆ نمونە ینی گوڵەکانی زۆربەی گوڵەکانی هەڵپێکی ینی هەڵنەوەرێت ئەمانش بە پێی مەراحیلەکانە گۆڕێ مەراحیلەکانی چ مەراحیلەکە سەمادیەکە کرێ و چۆنەکرێوانە. باشە کاک فایق پەینی کیمیاییمان هەیە و پەینی سروشتیشمان هەیە بۆ نەمام بە پێی جۆری باخەکان چ جۆرە پەینێک بەکاربهێنرێت باشە؟ لەمەشیانە هەر ئەچمۆ بابی تەندروستیەکە باشترین وایە پەینی حیوانی بەکاربێت ئیتر ئەگەر حیوان بێ ئەگەر دەواجن بێ بەڵام ڕێنمایم ئەوەیە یعنی پێشەوەی ئەو هاوڵاتی کە باخی هەیە پەینەکە لە مانگی 7 تا بێنێت ئیتر ئەگەر گڵاوەیەکی پێویستە گە 2 تراکتۆری پێویستە ئەگەر چەند گڵاوەیە زیاتری پێویستە لە ناو باخەیە ڕۆی کا و نایلۆن با بەسرە تەخەموری پێ بکە ینی شی بکاتەوە پەینە ینی بۆ باشری یەکسەر نەکاتە بنیدارەکانیەوە چونکە کە کردێ بنیدارەکانەوە هەم تووشی نەخۆشی فتریەکە هەم زۆر جاریش ئەو ڕێژەیە بێتەوەی سووتانی دارەکە و نەمامکە وشکەکە لەبەرەوە باشتر وایە لە مای 7 تا بێنێت نایلۆنێک با بەسەریا ئەجا ئاو بکاتە نایەوە ئەگەر بکرێ ینی تەنەکەیەک یا 2 تەنەکە شەکرایی بۆ بگرێت و یانەکو دۆشای خورمای تێ بکە بۆی کرمۆکە دروست بکە و زووتر ئەمەلیەکە سەریع بکە شی بێتەوە ئەو پەینە. تێکەڵکردنی هەردوو جۆرە پەینەکە هیچ زیانێک بە نەمامەکە ئەگەیەنێت؟ هیچ زیانێک بە نەمامەکە ناگەێنێت لە ڕاستیا بەڵام ئیتر نەمامیش احتیاجاتی تایبەتی خۆی نابێت لە حەدی خۆی زیاتر پەینی بدرێتی. باشتریش وایە پەینی حیوانی بکاربێت حیوانی و دەواچ.
کامیان زۆر باشترە لە دوو جۆرە پێینە کە حیوانەکە ئەوان باشترە چکە ئەو تەوێی زەوی خاکیش باشە بەسمە پێنی دەواجین باشترە یاخود پێینی حیوانی باشترە پێنی دەواجن ڕێژەی نایترۆجینی بەرزترە باشترە و بە قوتریشە بەڵام ئەوژ ئەبێ بەپێی تەمەنی دارەکە بزانی چەندە دەیتی نابێت زۆری بیتێ چکە زۆری بیتێ وشکێک باشە لەسەر تشکی خۆر نەمامەکان تا چەندێک پێویستە کە تشکی خۆریان بەر بکەوێت وەکو دەزانین سواز بخوا ئەمە تشکێکی خۆری باشمان هەیە بەتابەت لە وەرزە گەرمەکاندا ئایا بەپێی جۆری نەمامەکان ڕێژەی تشکی خۆرەکان پێویستە چۆن بێت ئێمە سواز بۆخوای گەورە لە وڵاتی ئێمە کوردستانی خۆمانە هەتاوی باشمان هەیە خۆتمانەزانین یعنی لە هاوینانە ئیتە تقریبەن لە 5.6 هەتاو هەیە تاوکو 5.6 ئێوارە زۆر کێشەی نییە ینی لە وڵاتی ئێمە بەڵام لە هەنێ وڵاتە بۆ نمونە لە ئەوروپا ئەوانە زۆربەی کات تێبینی کە دارەکانیان زۆر کراوەکەنەوە چکە هەتاویان کەمترەوە بەعام دارەکانی زیاترەکەنەوە بەڵام تر هەر باشتر وایە یعنی دار زۆر قەرەباڵ خو چڕ نەبێ بە تایبەت بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئەچینەوە سەر زەیتون ئەگە زۆر چڕبوو زۆر جار تووشی نەخۆشی حەشەرەیەک لێدا پێڵن باسێلا ئەوە کولۆکە وایە ئەگەر چڕبێ زۆر جار ئەبێ بە سەبێبی دروستبوونی ئەو حەشەرەیەکە لێ با ئەو مەسافەیە بێت چەنێ درەختی بۆ درەختێکی تر لە زەیتونە لە 5 متر کەمتر نابێت ئێمە بەپێ سنفەکانە گۆڕەمانە 5 بە 5 ئەمانە 5 بە 7 ئەمانە 6 بە 6 لە درەختەکانی کا بوون منە قەسی و قۆخ ئەمانە هەنار 4 بە 4 باش بەگشتی کاکفاق ئەوەی کە گرنگە ئەم کەسە بزانێت بۆ منە ئاو هەوای کەش و هەوای خاکەکەی یعنی بۆچی گونجاوە ئەوەی تیادا بنێژم ماقولە لە شوێنێکی بۆ من زۆر گەرمە بۆ منە گوێزێکی زۆری تێدا دروست بکرێت و باخێکی وای لێ دروست کرێت لایش بەروبمێکی وای نەبێ خۆی باشتر وایە و کەسە کە پارچە زەوەکەی هەیە پێشی ژوتم دیراسەیەکی بکە بزانە ئەو زەوی بۆچی گونجاوە کەسێکی شارەزا پرسیار لە کەسێکی شارەزا بکە ئیتە ئەو کەسە ئایا لە دارەی زەرعی شوێنەکەی خۆی بێ بۆ نمونە کەسێک لە قەراخە ئێوێ توانێت لە دارەی زەرع پرسیار بکە بۆ نمونە لە سەنگا هەروەکی تر بۆ نمونە ئەگەر لە دەربەنی خان بێگەر هەر لە هەر شوێنێک بێ یانە کورسێرێکیش بکە بزانێت دەوروبەری پێشتر کراوە بەچی بۆ نمونە ئێمە هەموو مەنەزانی سێساق ڕوویتە سێساق لە سانەوەی باقەی هەمووی هەنارە ئیتر ئەمە پێماناڵێک کە ئەو شوێنە گونجاوە بۆ هەنار بۆ هەڵەبجا ئەو منتیقی هەنار ینی وە کاری بۆ چیە گەڕێتەوە ئەوە کارەکانی ئیتر زەوی خاکێکی بەپیتیە لە ڕاستیا بۆ هەنار گونجاوە یەکێکە لەوانەی هەنار یەکێکە لەوانەی حەزی لە ئاوە بەڕاستی ئاوێکی زۆر زۆریە بێ ینی ئەگەر ئاوی باشی نەدرێ هەنارەکەی تێبینەکەی وشک دەرچێت ئەو منتقانەش سوپاس بۆ خوا تا ئێستا ئاوێکی باشیە کاکفایق خانووی پلاستیکیمان هەیە وەکو زانین لە هەندێک ناوچە بەکاردەهێنرێ ئایا ئەگە کەسێک بێ باخێک دروست بکات و خانووی پلاستیکی تیادا دروست بکات ئەمە چۆن نییە خۆی لە ڕووی ڕێنماییەوە تقریبان کێشەی نییە گەر خانووی پلاستیکیشی تا دروستکار و شوێنێکی بەتاڵەیە بێ بۆ نمونە 4 بەیتیا 5 بەیتیا 6 بەیتیا بنیادەنێ بەڵام خانووی پلاستیکیەکەش ئەوەیە ینی مەسافەیەک لە بینی لە یەکەوە دوور بن لە ڕاستیا ئەگەر بیکا بۆ نمونە بە تەڕێ خۆمانەکەیتر ئەگەر خێر بێیان تەماتە بێ یا بیبەر بێیان بێ هیچ کێشەیەکی نییە بەڕاستی کاتە ئەگەر بێوێت باخێک دروست بکە یا خۆ بێوێت مزرەمەنی گیان هەر نەمامێکی دیکە لە خانووی پلاستیکی دابکات سەرکەوتوو نابێت وەکوین ئەم باخان ئەمان بەیتانەی ئێمە کە هەمانە خۆتان نەزانن زۆر بەرز نییە بۆ دار زۆر گونجاو نییە ئەمە لە وڵاتانە پێڵەن تونێل بەس ئێمە پێڵەن خانووی پلاستیکی ناخۆی خانووی پلاستیکی بەلانی کەمە بەس 4 مەترێ بەرز بێ ئەنجام مەڵتیسپانەیە بڵێن ئەوە وەکوین وایە بڵێن دانە بەدانە جاری وایە یعنی مەڵتیسپانێک دۆنمێکە بێ یا 2 دۆنمە بێ یا 3 دۆنمە بێ و بەرزیشان جاری وایە چێتە 4 مەتر و 5 مەتریش ئەوانە توانێتی بۆ نمونە ئینتاجی نەمامیشی تیا بکرێ بەڵام ئەم بیتە پلاسیکیانە ئەتوانی تەنها بتوانین بۆ نمونە ئینتاجی قەڵەمی نەمامی تیا بکەی بۆ نمونە بتەوێت یەکێک باخێکی بۆ نمونە مێوێکی جوانی هەیە ئەوێت 5,000 قەڵەمی مێویش بکات ئەتوانێت لە بیتێکی پلاسیکی دابنێ و قەڵەمەکەشی تیان تاچ بکە یانەکو هەناری تیان تاچ بکە یانەکو هەنجیرێکی باشیە بێ هەنجیرەکەی تیان چاچ بکە و دوای شەتڵەکەی فرۆشێتەوە زۆر باش کاکفایق سەبارەت بە موتوربەکردن ئەمە تا چەند پێویستی بە شارەزایی هەیە موتوربەی چی لەگەڵ چیاوە ینی بگونجێنە ئەو کەسە بە ئارزوی خۆی بیکات بۆی کە زیانە بە درەختەکە نەگەێنێت موتوربە یەکەم باش موتوربە دوو کاتی کاتمان هەیە بۆ موتوربەکردن ئێمە کاتێکی بەهارەمان هەیە بەڕاستی
کاتێکی پایزەشمانەیە کە لە کورداواری خۆمان ئەڵێ گەلایە شەڵاو لە دوای 15 هێشتوانەوە لە ڕووی زانستیشەوە ئەو دارانەی کە عایلەیەکن سیفاتی وراثیان زۆر نزیکە لە یەکەوە ئەتوانرێت لەسەر یەک موتوربە بکرێن لە ڕووی زانستیەوە. زۆ باشم پرسیایی وڵا ئەگەر ڕێنمای کۆتاییت هەبێت بۆ جوتیارەکان و ئەوانەیەکانە تازە باغدا بنێن ڕێنمایەکان چین بە کورتی پێمان بڵێت و ئەمێک پرسیایت من ڕێنمایی برا جوتیارەکانەکەم عملیاتی خدمەی زەراعی هاچەنە کارە کشت و کاڵەکانە بە کوردی خۆمان لە کاتی خۆیان ئەنجام بن بۆ نمونە یەکێک زۆر گرنگە لە کاتی خۆیان کێڵان بکەیت زۆر گرنگە لە کاتی خۆیان هەڵپاچین بکەیت نەکەوەی هەڵپاچینەکە و تاخیر بکەیت و کاتێک زانی دارەکە و بەرەو گەشێت و وڵا باکەم هەڵ نەپاچیەوە پەلە و کاتێک زانی ئێمە شتێکە یاڵێن عوسارەی نەباتی جوڵاوە ئیتر کە دارەکە بڕە سێرەکە شیلەی لێت ئێتە دەرەوە ئەمە زەرەر بە دارەکان ئەگەێنێ بۆ نمونە ئەگەر زانی و نەخۆشیێک لە ناو باخەکەتە هەیە بە ویژدانەوە هەوڵ بی چارەسەرێکی بکەیت بۆی باخەکەیت دەراوسێش و توش نەکە بۆ نمونە بەپی مەراحلی ئاودانی خۆت ئاودانەکان لە کاتی خۆی ئاوبەی ڕێژەی بزانی ئەو ئەبدارشت پێویستی بەچەنە بەپی خاکەکە تو هەنێ خاکمان هەیە خۆمان نەزانی ئاوگر نییە پێویستەکە ئاوێکی زیاتری بێ هەنە خاکمانەیە پێڵن توربەتی نییە ئاو ڕاگرێ کەمتر ئاوێکی کەمێوێ لەبەرە هەوڵ بدرێ ینی بەپێ احتیاجاتی دارەکە و خزمەتی بکەی دارەکانە بۆی لە داهاتوای ئیسفادەیەکی مادی بکە و خاون باخ دەستخۆش بێ زۆر سپاس بۆ کاکفایق محەممەد شارەزای باری باخزاری کەلم تۆرەیە لەگەڵمانە بەڕێستان بە هیوای ئەوەی سوودێک بەبینە ڕەنگەیە نەرابێت.